الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بەناوی خوای گەورە و جژنتان پیرۆز بێ، هەردەم لە جژن و خۆشییا بین. ئەمڕۆ لە بێرمیگام مسلمانانی خۆشەویست نوێژی جژنیان کردو و ئێستاش وەک ئەبینن پیرۆزبایی جژن لە یەکتر دەکەن. ئەم کۆڕ و کۆبوونەوانە کۆڕ و کۆبوونەوەیەکی زۆر کۆمەڵایەتیە و جژنی کۆنمان بیردێنێتەوە کە لە لادیەکاندا جژن کراوە و بەم شێوازە بازنەیەکیان دروست کردووە و پیرۆزبایی جژن لە یەک دەکەن. پاشان دوای جژنە پیرۆزەکە چێشتونانێکی جوان حازر کراوە و لە برنج و لە قەیسی و لە شلە و لە فاسۆلیا و لە گۆشت و لە هەر بابەتێکی کە بێ کە ئەو میوانە خۆشەویستانە لێرە ئەمڕۆ جژنەکەن و پیرۆزبایی جژنی خۆیان نەگەێنن. و لێرەشەوە دەمانەوێت بەو گەنجە خۆشەویستانە بەو پەنابەرە بەڕێزانە بڵین کە هاتوونەتە بەریتانیا و یەکەم جژنیانە یاخوا بەخێر بێن بۆ خاکی بەریتانیا و پیرۆزبایی جژن لە ئێوەش دەکەین. و دەمانەوێت ئەمڕۆ راپۆرتێکی تایبەت بکەین بەناو مسلمانانی خۆشەویستدا بزانین ئەم جژنی قوربانە چیان هەیە و ئایا قوربانیان کردووە یاخودنا. فەرمون لەگەڵمان بن. تقبل الله منا ومنكم صالح الأعمال. داواکارم لە الله سبحانه وتعالى ئەم جژنە بکا بەمایی خێر و بەرەکەت بۆ سەرجەم مسلمانانی جیهان و تایبەتی مسلمانانی کورد، ئەوانەی کە دانیشتووی دەرەوە و تاراوگەن و ئەوانەشی کە لە ناو کوردستانن و ئەوانەی کە ئێستا لە حەجن و ئەوانەشی کە الله سبحانه وتعالى قسمەتی نەگبردنەوە شوێنە پیرۆزە، داواکارین لە الله سبحانه وتعالى هەمومان بێبەش نەکات لەو شوێنە پیرۆزە و داواکارم لە الله سبحانه وتعالى ئەو برایانەمان کەوا لە زیندانەکان خوای گەورە ئازادیان بکات و ئینتیقام لەو تاغوت و لەو ستەمکارانەی کوردستان بسەنێت لەسەر جەمجیان. وڵی جژنە پیرۆزە لەمە مسلمانێک دەکەم بە تایبەتی لە گەلی کورد. خوام بارێکی بەرێوەڵا لە کوردستان کوردیمانە بە تایبەتی لە جەماعەتی گوندی ئاڕیشە کامووی میوانی ئێمەنە و هاتوون بۆ ئێرە. بەڵێ گوندی ئاڕشەوە جەماعەت هەمویان هەون سڵاو ڕێزمانێ بۆم لای خوام بارێکە لێوەش. خوام بارشکە یاڕەبی بەخێر بن با سەلامەتان کات. جژنە پیرۆزە لە جەنابتان و لەگەلی کورد و لە مسلمانان بە عام دەکەین. یاخوا بەخێر بن سەرچاو. وڵی قوربانی باش کرا بە تایبەتی بە وڵاتە فەقیرەکان و سۆماڵ و ئەفریقا و هەندێک وڵاتی ئەفریقی کە زۆر احتیاجن، یعنی بەڕاستی مستحق بوون خەڵکێکی زۆر الحەمدوللا قوربانی بۆ ئەوێ کرد. و جژنەکەش ئێمە جیاوازە جژنەکانی تر لە دەرەوە لە پارکە جژنمان کرد، جەوەکەی خۆش الحەمدوللا خەڵکێکی زۆر هاتەوە بۆ نوێژی جژن و بۆ جژنە پیرۆزە. ینی چۆن بڵێ جەوێکی زۆر کۆمەڵایەتی جوانتان دروست کردووە، ئەم بەردەوامیە بێت. الحەمدوللا الحەمدوللا وڵی خوای گەورە پشتیوانمە ئەگەر بمێنین ئیشەڵا بەردەوامین. سەرەتا بنای خوای گەورە میهرەبان بەڕاستی کاکە گۆڤگیان پێش هەموو دەستخۆشی لە ئێوەکەم. ئەم کارێکە ئێوەکەن کارێکی گەورەیە بەڕاستی خزمەتێکی چاکە و بۆ جەژنیش الحەمدوللا ئێمە بەڕاستی جێی دڵخۆشی هەمومانە. لە وڵاتی بەریتانیا ڕەوەندی کوردی شەوق و زەوقێکی زۆری پێوە دیارە لە جەژنەکانە. لەم جەژنەش بە هەمان شێوە الحەمدوللا دڵخۆشیەک هەیە لە بینی خەڵکە. سپاس بخوا عەلاقاتێکی ئیجتیماعی زۆر باش هەیە بە تایبەت لەم شاری خۆمان کە شاری بێرمینگەهامە. ومێ دەکەم ئینشاءالله خوای تەبارەک وتەعالا بەرەکەت و خێر و خۆشی زیاتر بخاتە نێوان خێزانەکانمانەوە، گەنجەکانیشمان کە خێزانیان نیە لە جەژنی داهاتووە ببنە خاوەن خێزان، ئەوەشی کە جوابی نێ ببێتە خاوەن جواب و ئیقامەی خۆی، و ئەوەشی کە موسیبەتێکی هەیە موسیبەتەکەی لەسەر لا بچێ. بۆ ئومێدیشەکەم ئینشاءالله ئەم جەژنە بێتە خەیر و خۆشی بۆ کوردستانی ئازیزی خۆمان و هەمومان پێکەوە بتوانین خۆش بژین لەم دنیاە. بەڕاستی کاکە گۆڤگیان ئینسان لە دنیا بۆ ینی مەقسەد لە هاتنی ئینسان بۆ دنیا ئاوادانکردنەوەی زەوی خۆشگوزەرانیە لە بینی خەڵکە. وا باشە لە ڕۆژێکی ئاوایە خەڵک هەمووی ڕقی فڕەدا، تووڕەبوونی فڕەدا، بغز و کینە و حەسادەت و هەرچی ڕقێکی هەیە فڕیدا. ئەوەی کە لە خۆی هەڵبگرێتەوە ئەسڵەکەیەتی، چونکە ئینسان لە ناخیە خوای تەبارەک وتەعالا تۆی خۆشەویستی و ڕێز و محیبەت و وەفا و دەیان تۆی جوانی تیا چاندووە. ئەو تۆوانە بکەین بە کردار لە بینی خۆمانە و بتوانین پێکەوە باشترین و چاکترین و پاکترین ژیان بکەین. دووبارە دەستی ئێوەش خۆش بێت. جەژنیشتان پیرۆز بێت و جەژنی هەموو مسلمانان پیرۆز بێت. خوای گەورەتان لێبێ. جژنی پیرۆز لە هەموو مسلمانان پیرۆز بێت، بە تایبەتی لە مسلمانانی بێرمیگام
دیارە ئەمڕۆ لە مزگەوتی ڕووناچی سواز بەخوا هەموو ساڵێ خواردن دروست دەکەن ئەم ساڵی وەکو ساڵەکانی تر برنج و گۆشت و فاسۆلیا و کشمش و قەیسیمان دروستکرا و لە دوعای خێر پێ بەشمان دەکەن دووبارە جەژن لە تەواوی ئومەتی موسڵمانان پیرۆز بێت بارەکە الله فیک. هاوڕێیان دۆستان جەژنتان پیرۆز بێت هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر خۆشی و شادی بێت لە وڵاتی بەریتانیا لە بێرمیگامەوە سڵاو و ڕێزمان هەیە و بۆ دۆست و خزمەکانم جەژن هەموو لایەک پیرۆز بێت لە دۆستان و هاوڕێیان و ئازیزانم. بەناوی خوای گەورە میهرەبان ئەمڕۆ لە شاری بێرمیگام لە مزگەوتی ڕووناکی خوانی جێژنمان ئامادە کردووە و لەگەڵ میوانە بەڕێزانە جێژنە پیرۆزە لەسەر جەم مسڵمانانی جیهانەکەن و لە میلەتی کورد بە تایبەتی و لە هەموو ئەم خۆشەویستانە لێرە و لە کەسوکارمان لە هەر شوێنێکن. تقبل الله منا ومنكم صالح الأعمال خوای گەورە ئینشاءالله جەژنی هەموو مسلمانێک بە پیرۆزبی و کوردەکانی بە تایبەتی خاستە نەوانەی کەوە تاراک بە خوای گەورە تەعاد و عبادەتی هەموو لایەشی قبول بکی کردبی ئینشاءالله بەشم خوای گەورە بیر بمایەی خێر و بەرەکەت و دابەزینی ڕەحمەتی خوای گەورە لەمە و دوای ئینشاءالله بێتە سارێکی خێر و خۆشی و دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ یا رب العالمین. جزاك الله خيرا جزي توش بيروز تقبل الله منا ومنكم مصالح اعمالكم خواي گەورە تاعەتی ئەم دە ڕۆژە و جژنی قوربان لە هەموو لایەک و لە هەموو مسلمانێک پیرۆزی. ئێمە پیرۆزبایی جەژنمان کرد لە مزگەوتی ڕووناچی و هەموو ئەو برا بەڕێزانە ئێوەش هەردەم لە جەژن و خۆشییا بن و ئێمەش لە بەریتانیاوە جەژنێکی زۆر کوردانەمان پیرۆز کرد و پاشکەمێکی کەش نانی جەژنە خۆین و دووبارە جەژن هەموو لایەک پیرۆز بێت. سەروەرەکەم تۆ بە ڕەحمی میهرەبانی پەڕەی گوڵی ناو دڵمانی کاڵای تەقوای باڵامانی تۆ نازدانی ناو ماڵمانی تۆ بیلبیلەی ناو چاومانی تۆ خۆشەویستی گشتمانی تۆ ئەستێرەی تۆ ئەسمانی یەک پارچە ڕەحمی ئەزدانی تۆ بەرەکەت تۆ خەرمانی شیفا بەخشی تۆ دەرمانی ئەتۆ هەوینی ڕازمانی سەرچاوەی شێعر و پەخشانی دەستەڵاتی سولەیمانی یوسف بەشێکە لە جوانی تۆ پێشەوان تۆ ڕێبەری تۆ سێبەری بێ سێبەری دانەی دوڕی تۆ گەوهەری